سڵاو قوتابیانی ئازیز، چۆنن باشن؟ باشی ئێوە مایەت لە خۆشی منە. گوڵەکانم لە بەشی هۆراوەیەکمان هەیە لە ژێر ناونیشانی تەپڵ. فەرموون با بخوێنینەوە. هەرسیم هەیە لێم وەرگرە، لەشم ناوم جوڵەم تینم، بیگر و پێستی ئەندامم، بیکە بە بەیداخی ژینم، بەڕەڵای کە هەوری توانس بۆ ئەستێرەی بەختی ژینم، بەڵام شتێ لە مۆخمایە ئەتۆم ناهێنێتە دەرێ، هیچ دەسەڵاتێ ناتوانێ پەناو زەفەری پێبەرێ. ئەزانی چی؟ ئەمن کوردم، دەڵای کوردانم ناوەرێ. ئێستاش باڕوونکردنەوەیەک لەسەر ئەم هۆراوەیە بدەین. بابزانی مەبەستمان لە تەپڵ چییە؟ تەپڵ خۆی لێرەدا ناوێکی خواتراوە. تەپڵ لێدان وەک چۆن دەنگی هەیە کەواتە مەبەست لەدان کەڵبڕینە لە ئاست دوژمنانی کورد. هۆراوەکە خۆی لە خۆیدا لەسەر کوردایەتەیە کە دەڵێت بیگر و پێستی ئەندامم، واتە پێستی هەموو لەشم داب ماڵە و بیکە بە بەیداخ. بەیداخ واتە ئاڵە، بیکە بە بەیداخ واتە ئاڵە و ناونیشانی ژینم. و هەروەها باز لە کوپەربەریەک دەکات کە لە ناو مۆخ و مۆخ مەبەستی مێشکە، ناو مۆخ واتە مێشک و خوێندایە. تەنانەت ئەتۆم مەبەستی چەکە، واتە چەکی ئەتۆمیش کە چەندە بەهێزە ناتوانێت ئەو کوردایەتیم لە ناو ببات. گوڵەکانم ئەم هۆراوەیە لەلایەن شاعیری گەورەی نێتەوەکەمان دیلانەوە نووسراوە. ئەمەش کورتەیەک لە ژیان نامەکەیەتی. دیلان ناوی محەممەد ساڵح کوڕی مەلا ئەحمەدی دیلانە. لە ساڵی 1927 زاینی لە سلێمانی لەدایک بووە. تا پۆلیس هێمی ناوەندی خوێندووە، لەبەر هەڵوێستی مەردانەی تووشی گیران و دەرکردن و بەندکردن بووە. ساڵی 1991 کۆچی دوایی کردووە و لە گردی سەیوان نێژراوە. وڵەتوانەکانم ئەمە شوێنەی تەپڵە. ڕەنگە زۆر بەشتان بتان بینی بێ. تەپڵ ئامێرێکی مۆسیقایە، یەکێکە لە کۆنترین ئامێرەکانی مۆسیقا. قوتابیانی خۆشەویست، ئەمە کۆتا بابەت بوو. هیوادارم سوودتان پێگەیشت بێ. سەرکەوتو و تەندروست و شاد و کامەران بن. ئاواتەخوازم هەمیشە پارێزراو بن لە نەخۆشی و ناخۆشی. خوا ئاگاداری هەموو لایەکتان بێ. هەر بەختەوەر بن ئینشاء ئەڵڵا. خواتان لەگەڵ.